بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خۆی گەورەتان لێبێت لە نوێترین ئەڵقەی پەیامی ڕۆژ بە دیداری عزیز و خۆشەویست شاد بووینەوە. ئەمڕۆ ساڵیادی شەوڕەوی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە یەکێکە لە وێستگە هەرە گرنگەکانی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. سەلات و میهرەبانی خوا ئەخوازین بۆ گیانی پاکی ئەو پێغەمبەرە نازدارەی کەوا مرۆڤایەتی گێڕایەوە بۆ شوێنی ڕاستەقینەی خۆی و بە شعرێکی حەزرەتی مەحوی گوزارشت لەو یادە مەزنەی سەروەری پێغەمبەران و نووری چاومان دەکەین کە دەفەرمێ شەو شەوی میعراجی شاهی ئەنبیا بێ وا دەبێ بیپەرستێ بەڵکی سەجدەی بۆ ببە هەر ئانە ڕۆژ شەو نەبوو بەحری موحیتی عنبەری بوو ناوی شەو بوو بە نیسبەت ئەو شەوە خاکستەری گوڵخانە ڕۆژ بۆ کەمێ لەو عنبەر بۆ تەقویەی ڕۆحی دەماغ بێنی کە وەک ئێمە دایم چاوەڕێی ئیحسانە ڕۆژ من فیدای ئەو زاتە بم بەو ئەو شەوە بوو بەم شەوە تا قیامەت هەر حەسەد بە بەو شکۆڤ و شانە ڕۆژ. پەیامی ڕۆژ ئەمڕۆژ بە هاوکاری شەیدا بە بڕگە و بابەتی جیاوازەوە پێشکەشتانەکەین ئومێدەکەین جێی ڕەزامەندی و ئومێدی ئێوە عزیز و خۆشەویست بێت. سپاس ڕاز خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەمڕۆژ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جوانەواتنەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست بە هیوای ئەوەی کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. خۆشەویستان بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان لا دوو تەوەری سەرەکی پێکهاتوون کە تەوەرەی یەکەم باز لە کۆڕەوە مەزنەکەی ساڵی 1991 دەکەین و تەوەری دومیشمان باز لە شەکرەی مناڵانە نەخۆشی شەکرەیە لە نەخۆشی منداڵاندا. بەڕێزان سەرەتاش باز لە کەشوهەوای شارەکان هەرێمی کوردستان دەکەین. سەرەتاش لە شاری هەولێرەوە کە بەرزترین پلەی گەرما 15 پلە دەبێت و نزمترین پلەش 10 پلە دەبێت و پێشبینی بارانبارین لە شاری هەولێر 14 میلیم دەبێت. لە شاری سلێمانی بەرزترین پلەی گەرما 11 پلە دەبێت و نزمترین پلەش 6 پلە دەبێت و هەروەها پێشبینی بارانبارین 12 میلیم دەبێت. لە شاری دوهۆک بەرزترین پلەی گەرما 14 پلە دەبێت و نزمترین پلەش 9 پلە دەبێت. هەروەها پێشبینی بارانبارین 13 میلیم دەبێت. لە شاری کەرکووک بەرزترین پلەی گەرما 19 پلە دەبێت و نزمترین پلەش 11 پلە دەبێت. هەروەها پێشبینی بارانبارین 16 میلیم دەبێت. لە شاری هەڵەبجا بەرزترین پلەی گەرما 14 پلە دەبێت و نزمترین پلەش 6 پلە دەبێت و هەروەها پێشبینی بارانبارین لەو شارەدا 11 میلیم دەبێت. لە شاری ڕانیا بەرزترین پلەی گەرما 13 پلە دەبێت و نزمترین پلەش 9 پلە دەبێت و هەروەها پێشبینی بارانبارین 16 میلیم دەبێت. لە شاری لا گەرمیان بەرزترین پلەی گەرما 19 پلە دەبێت و نزمترین پلەش 11 پلە دەبێت و هەروەها پێشبینی بارانبارین لا گەرمیان 7 میلیم دەبێت. بەڵێ بینەرانی بەڕێز دەچینە لای زانیاریەک بەختەوەرترین و بەدبەختترین وڵاتانی جیهان بزانین کامانن ئەو وڵاتانەی کە بەختەوەر و ئاسوودەن و ئەو وڵاتانەش کامانن کە بەدبەخت و چارەڕەشن ئومێد دەکەین وڵاتی ئێمە لە بەدبەخت و چارەڕەشەکان نەبێت. بەپێی راپۆرتێک دانیشتوانی وڵاتانی ئەسکەندەنافیا واتە نەرویج و سوید و دانیمارک بە بەختەوەرترین وڵاتانی جیهان ئەژمار کراون. بەپێی تازەترین راپۆرتی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHR دانیشتوانی وڵاتانی ئەسکەندەنافیا لە ڕیز بەندی پێشەوەی بەختەوەرترینی گەلانی جیهانن. ڕێکخراوەکە کە ڕێکخراوێکی باوەڕ پێکراوی جیهانیە و ساڵانە راپۆرتەکانی لەلایەن حکومەت و وڵاتانی جیهانەوە بە گرنگیەوە تەماشا دەکرێت ڕیزبەندی بۆ بەختەوەرترین و بەدبەختترین دانیشتوان و گەلانی جیهان کردووە. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکە دانیشتوانی وڵاتانی فینلەندا و دانیمارک و نەرویج لە ڕیزبەندی یەکەم و دووەم و سێەمی بەختەوەرترین گەلانی جیهانن. هاوکات دانیشتوانی وڵاتانی باشووری سوودان و ئەفریقیای ناوەڕاست و ئەفغانستان بە بەدبەختترین گەلانی جیهان مەزەندەکراون ئەژمارکراون واتە بە زمانێکی دیکە دڵتەنگترینن و لە گوزەرانێکی پڕ لە نەهامەتیدا ژیان دەگوزارێنن. سەبارەت بە وڵاتە عەرەبیەکانیش ڕێکخراوەکە دەڵێت دانیشتوانی وڵاتانی ئیمارات و سعودیا و قەتەر بەختەوەرترین واتە لە ئەسەر ئاستی وڵاتانی عەرەبی. هەروەها لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان دانیشتوانی یەمەن و سووریا و جزری قەمەر بەدبەختترین دانیشتوانی جیهانن لە ڕیزی وڵاتە عەرەبیەکاندا. لە عەرەبیەوە ئەرکانجاف سپاس بۆ ئەو راپۆرتە بە سووری. ڕاست بەڵە بەڕێزان ئێستاش دەچینە سەر تەوەرەی یەکەمی بەرنامەی ئەمڕۆمان کە باز لە کۆڕەوەکە دەکات
کە هەمیشە بۆ میلەتانی دنیا بە پێی دەقی قورئانیش دوای نەهامەتی و ناخۆشیەکان ئاسوودەی و خۆشی دێت بۆ میلەتی کورد دوای خۆشی و سەرکەوتنێک تراژیدیا و هەرسێنانێکی تری توش بوویەوە. هێشتا مانگێک بەسەر خۆشی و ئاهەنگگەڕانی خەڵکی کوردستاندا تێپەڕ نەبوو بوو بەهۆی ڕاپەڕینەوە دام و دەستگاستەمکارەکانی حیزبی بەعەز هاتنەوە و کوردستانیان داگیر کردەوە و خەڵکی کوردستانیش بە جۆرێکی زۆر پڕ تراژیدی و دەرونی ئاڵۆزەوە ئاوارەی وڵاتان بوونەوە لەژێر ڕەهێڵە و شەختەی باوبۆران و برسێتیدا کە خێزان و تاکی کورد لە تاو برسێتی خۆی و خێزانەکەی ماوەیەکی زۆر بە دوای تراکتۆرەکاندا ڕای دەکرد تا لە تەنانێک یان فەمونێکی دەستکرد. بەڵێ بینەرانی بەڕێز بۆ گەڕانەوەی ئێمە بۆ قسەکردن لەسەر چیرۆکە پڕ لە تراژیدیەکانی گۆڕە و بۆ وێناکردنەوەی سەر لە نوێ ئەو ڕۆژە پڕمە ئەساتەی میلەتەکەمان ئەمڕۆ ئێمە میوانداری یەکێک لە فۆتۆگرافەرە کاریگەرەکانی ئەو ڕۆژگارمان کردو بەڵام پاش ناوبڕێک دێمەوەلاتان بۆ ئەوەی لەگەڵ بەڕێزیان باز لەو ڕۆژە پڕنەهامەتیە بکەین و لە ڕێی وێنەوە بتوانین گزارش لەو ڕۆژە پڕمە ئەساتە بکەین. دووبارە سڵاو بینەرانی بەڕێز بۆ ئاماژەمان پێکرد یەکێک لەو وێنەگرە فۆتۆگرافەرە بەڕێزانەی کە لەو ڕۆژگارەدا توانوێتی بە چاوی کامێراکەی کاریگەری و تراژیا و مەئەساتی کۆڕەومان بۆ بگوازێتەوە و بۆ نەوەکانی ئێستا بیگوازێتەوە و نەهێڵێ ئەو مێژووە ئەو تراژیدیایە ئەو کارەساتە پڕمە ئەساتە بفەوتێ. بەڕێز فایق حەمە ساڵح کەوا میوانی ئەمڕۆی پەیامی ڕۆژە و لە زاری خۆیەوە بزانین ئەو ڕۆژەی چۆن بینیوە و لە زاری وێنەکانیەوە بزانین چۆن کاریگەری و گەورەی و مەئەساتی ئەو ڕۆژەمان بۆ گێڕێتەوە. زۆر بەخێر بێ و بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی پەیامی ڕۆژ. زۆر سپاس بانیەوە باش بەیانی بینەرانی پەیامی ڕۆژی تەلەڤیزیۆنەکەتان باش پێخۆشحاڵ. زۆر بەخێر بێت. سەرەتا پێم خۆشە جەنابتان وەکو ئامادەبوویەکی کۆڕە و وەکو بەشداربوویەکی کۆڕە و وەکو بینەرێکی کۆڕە و هەستی خۆت سەرنجی خۆت پێناسی خۆت لەسەر کۆڕە و بۆمان باس بکەین. بەڕای من کۆڕە و ڕیفراندۆمێکە ڕیفراندۆمێک بە پێپەتی بەسچی برسی بۆ بەرەنگاربوونەوەی زۆڵمێکی زۆر گەورە کە لەسەر نەتەوەیەکەیە جیا لە ڕیفراندۆمی سیاسی ئەمە ڕیفراندۆمێکی نەتەوەیی بوو ڕیفراندۆمێکی نیشتیمانی گەورە بوو جیاوازە لە ڕیفراندۆمەکانی تر بەڕای من لە ڕیفراندۆمە حیزبی سیاسیەکان ئەتوانین بڵێن کۆڕە و گەورەتی نایە بۆ هەموو سیستمێکی دیکتاتۆری بۆ هەموو دەسەڵاتێک کە بێ هەموو جونگەکانی ژیانی مرۆڤ با بڵێن قۆڕخکە یا مۆنۆپۆڵکە بۆیە ڕیفراندۆم ئەو ناگەورەیە کە کورد بەبێ جیاوازی ئەتنی بەبێ جیاوازی جەندەری بەبێ جیاوازی با بڵێن سیاسی و ئایدۆلۆژی بە دەسەڵاتدارانی سیاسی بەغاوە هەموو شوێنیش کە ئەڵێ نا ڕاستە بۆ دەسەڵاتی خۆسەپێنەر. زۆر جار مرۆڤ لە تاو ژیانی خۆی لە تاو برسێتی لە تاو ژیانێکی کامەران و ئاسوودە ناچارە مل بۆ ئەو واقعە کەچ بکە و وەکۆڵێ واقع قبول بکە. ئەم کۆڕەوە بە ئێمەی وت بە وڵاتانی دژمن و نەیاری کوردی وتکەوە کورد واقعێکەوە بەسەریا سەپێنراوە ملکەچی ناکە ئامادەیە ژیانی خۆی بخاتە مەترسیەوە و ئەو واقعە ملکەچی بۆ ناکە. ئەو کۆڕە ئەوەی پێوتین من حەزەکەم ئیشادە بە یەکێک لەوتەکانی جەمال لەبەز بین کە جەمال لەبەز یەکێک کە خۆتانزان یەکێک لە تیرۆزەکەرەکانی ناسیۆنالیزمی کوردی بەڕاستی و دامەزێنەری کاژیرکە ئاخر ڕستە کە جەمال لەبەز پاش ئەم هەموو خەباتە فیکری و سیاسی کە خۆتان ئەزانن وتی ئازادی لە هین گرنگترە
لە سربەخۆی گرنگترا من لێرە ئەڵێم مەسەن کاتێک کە مرۆڤ ژیانی لێزەوە دەکرێت ڕەنگە دەستبەرداری ئەوەی کە پێڵە نیشتیماش بێ خاکە بەجێڵێ چکە کۆمەڵ شتێ زۆر گەورەترە لە بابڵین لە خاک و لە ئەوش بریتێ لە کەرامەتی ئینسان مەسەلەن یەکێک لە پێناسە گرنگەکان ئەگەر ئێمە بیر بینەرانی ئەم شاشە جوانەی بێنینەوە هێگەڵ جملەیەکیە ئەڵێ شەڕی مرۆڤ شەڕی کەرامەتە بەڕای من کۆڕە و شەڕیش کۆمەندی ئینسانە ئینسانی کورد ینی یا ئەتوانین بڵێ ئینسانی کوردستانی ینی هەر کورد نییە چکە ئەو شەڕێکی زۆر جوانە لە پێناوی ئەگە ئەو ئەڵێ تۆ توانی خاکەمان داگیرکەیت بە بەعسەڵەوە بە هەموو دەسەڵاتدارێکڵێ بەڵام تۆ ناتوانیش کۆمەندی ئێمە داگیر بکەیت بۆیە بەڕای من کۆڕە و با بڵێن ئەتوانین بڵێن شەڕێکە لە پێناو کۆمەندی لەو چرکە ساتانە مرۆڤ بەر لە هەموو کەس لە هەوڵی ڕزگارکردنی گیان و جەستە و دەرونی خۆیەتی یان دوای ئەویش ماڵ و منداڵی خۆی ڕزگارەکە یا ئەگە سەرۆت سامانێکی گرنگە بێت چۆن بوو جەنابتان لەو چرکە ساتە پڕتراژیدیایی میلەتەکەماندا بیرتان لە ڕاگررتنی مێژوو کردەوە بیرتان لە چرکاندنی ئەو وێنانە کردەوە من ڕەنگە لە ئاوا چاپێکوتنی کە باسی ئەوم کرد بێ من کاتێک کە خوێنکاری زانکۆ بووم من کتێبێکم کڕی لە زانکۆی مۆسڵ ئەو کتێبە باسی بایەخی کامێراکە لە ژیانی مرۆڤە بایەخی کامێرە لەسەر ما ینی بەڵێن لە ئاسمان و بایەخی کامێرە لە سەر زەوی و بایەخی کامێرە لەژێر لە قوڵای ئەوڵێ قوڵایی ماریانە کە ڕەنگە هەزارەها با بڵێن مەتر لە هینەوەیە لە ژێر وشکانیەوەیە ئەگە سەیرێکی مەسەلەن کامێرە توانێتی ژیانی با بڵێن 500 مەتر ژێر ئامان بۆ بگوازێتەوە بامان شێوە ژیانی ئەستێرەکان پێم خۆشە بچینە خزمەت وێنەکانتان و ئەگەر برایانی کۆنتترۆل یارمەتی دەرمان بن لە پیشاندانی ئەو وێنانە و جەنابیشتان ئەگە بتانی ئەم وێنانە ئێستا گەجارەکەم لەسەر ئەم وێنەوە دەست پێ بەڵێ فەرمون یەکێک لە گرنگەکانی وێنە کاتێک کە دوکمنت ئەکرێ ئەم وێنەیە من کاتی خۆی با بڵێن یاساناسان و خەڵکی سەیساق داوان لێکردم وتیان پێیسمان بە کۆمەڵ لە وێنانەیە کە بیسەلمێنێ شاری سەیسایەک هین کراوە وێران کراوە جینۆسای کراوە منێکی لە وێنانی کە چەند وێنێکمانێکێک لە وێنە ئەمانەیە ئەم وێنەیە ئەو بۆ خۆیان بە شەهادەی خۆیان بۆی ئەم وێنانەوە لە دادگای باڵای تاوانەکان لە عێراق شاری سەیسایەک سلمانیان کە بەڕاستی هەر وێران نەکراوە بەڵکو ژیان کە جینۆسایت کراوە ئەگە من وێنەیەک لێ دەسە ئەمەش تەقەن وێنەیەکە ڕەنگە لە هینەکانتانە لاتان بە راپۆرتەکانتان ئەمە وێنەیەکە بەڕاستی کە ئەسلمێنێکە ئەمە سەیسایەقە کە چۆن با بڵێن ژیانی ئینسانەکان ئەگە سێریکە لە وێنەیە ژیانی ئینسانەکان با بڵێن هین کراوە وێران کراوە ژیانی هەر ئینسان نا با بڵێن کانیەکان هین کراوە تەقێنراوەتەوە دارەکان بڕاوەتەوە و سووتێنراوە یعنی ژیانی ژینگەی مرۆڤ ئەوەی هەر بە تەنیا مرۆڤ هەر ژینگەکەشی کە تیاژی ئەوەی چەکە لە وێنانە بۆیە خۆشبەختانە بۆی وێنەکانەوە توانرا کەوەزم 24 مانگ لە سەیساق یادی کرایەوە یادی ئەو هینەکە لە ڕێگای وێنانە تا چەند دەنگدانەوەی جیهانی هەبووە ئەم وێنانە من کۆمەڵ شەهادەم لەسەر ئەم وێنانە لە نیویۆرک تایمز ئەوانەی کە من بینی و من لە نیویۆرک تایمز خەڵکم بینیوە فلیمەیکەرێکم بینی کچێکی فەڕەنسی بوو هات بۆ لام لە ئەم وێنانە لە ئەم نەسوورەکە بینی بوو هات وتی من شتێکی پێڵم هەروە کوڕێکی یابانیمانەیە ناینەمیسیۆ هیاشەیە ئەی شەهادەیە وتی تەقەن کامێرێکی وێنان بەهادیە دوای وێنەکانی بینی بوو وتی ئەو کچە فەڕەنسیە وتی زۆر جار ئێمە بەناتوانین بە 20 فلیم ئەم فلیمەی تۆ بگرین یعنی 20 فلیم سەرف بکەین ڕەنگە ئەم 15 وێنەی تیانە بێ بۆیە ئەم وێنەیە تەمان سنوورەکانی بابڵی نیشتیمانی بڕێ کوردستانی بڕیەوە لە زۆر شوێنی دنیا پیشانە حاڵەتە تراژیدیەکانە شتێک هەیە وێنە ناتوانێت گزارشتی لێ بکات لەوە لە کیمیابارانی هەڵەبجا دەگەڕنەوە کە پیاوێک گوتوێتی خدای ئەگەر ئەمە قیامەت نەبێ ئیدی ینی ئەمە لە قیامەت قورسترە بە نسبە میلەتی کوردەوە مەبەستمێ شتێک بینی تۆ لە کۆڕەوەکە لە سێسایەق کە قسەیەک بێ یان بۆ منە ڕووداوێک بێ کامێراکەت فیانە کەوتبێت تۆماری بکە بۆ من چ شتێکی تراژیدی بینی یان با بڵێن چیرێکی تراژیدی زۆر بوو لە با بڵێن لە کۆڕەوە یەکێ لەوانەیە کە ئێمە ناتوانین بەڕاستی بیگەڕینەوە یعنی مەسەلەن وێنەی بگریت بریتە لە ئەو هەستەی کە لە ناوە ئینسانەکان
هەستی پێکا کاتێکە بەڕاستی با بڵین نیشتیمان بەجێ ئێڵێ خاک بەجێ ئێڵێ هەموو یادەوەریەکانی کۆڵانەکەی و ماڵەکەی و ئەو ماڵی کە مناڵەکان کێپەرۆ دەکا تۆ ناتوانانی مەسەن ئەم ناخەکە هینە لە نەستایە لە لاوە ئینسانەکانە وێنە بگریت بەڵام طبعاً زۆر جار کامێرامانە فۆتۆگراف هەوڵەیە ئەو زمانانە وێنە بگرێت کە لە سەر ڕوخساری ئینسانەکانە مەسەن کە لە وێنانە ئینسانەکان با بڵێن سەرباری برسێتی و سەرماوانە ناتوانن دەستبەرداری ئەو بێت کە دەستبەرداری با بڵێن ئەو شتانی کلای پیرۆزە بۆیە مەسەلەن هیچ دەسەڵاتدارە ناتوانێت ئەو ئیرادێ لە مرۆڤ بسەنێتەوە ئەمە پێ بەڵێ ئەمە ئەگەر هینی کە چەمەکە بەجێڵیت من ئەم کەسم بینی سێکم لەسەر ئەو بەردا نوێژەکات بۆچی وێستگەی وێنەکانی تۆ زیاتر شاری سەی سادەقە من کارسەتەکە لەوەیە من لە کۆڕەوە یەک فیلم پێوێ بۆیە من هەموو جار هیوام ئەوە ببوو کە من توانم فیلم ینی فیلمی کە پێیەکەم بەڵام بەداخەوە من تاکۆ گەمە تەوێڵا هەر ئەو فیلمم دەسەکەوێتوانە زۆر جار هەوڵما لە ڕێگای و کەسانی کە ئەم گەشتە وێنە فۆتۆگرافیای جەنابەت لەکوێوە دەست پێکا و لەکوێ کۆتایی پێدێ من ئەو ڕۆژە ڕۆژی با بڵین 3/4 ساڵی 1990 من لە تەبەن لە خێزانەکەم جیابووم و ئەوان شۆڕۆشن من بەیانی مامۆ لە سلێمانی هەوڵی ئەوما کە بتوانم بەڕاستی ڕسمی دەبەبەکان بگرم کە هێنە ناو سلێمانیەوە بەڵام ئەو هەوڕێنی کە لەگەڵ مابوون ئەوان وتیان ئێمە ئیزنی تۆ نایەن چونکە ڕێم من لە هینەوە لا وێڵێرەوە ئێمە ئەم دیوە بۆ دوکانیان و لێوە تاکو و تەوێڵانی بە سەیسایق و با بڵین لێوە چیتە بیارە اینجا چوومە تەوێڵە و بیارە من ئەو مدەی کە ئاوەرە بووین ئەو نزیکی 20 ڕۆژە ئەم وێنەیە باسی ئەوواکە کە مرۆڤەکان کاتێکە بەڕاستی ئیتر ئەو شتە نامێنێت پێویستەکانی ژیان لە ناو ماڵە ناچارە ئەچێت لە جۆگەلەکانە بەڕاستی جلوهینەکەی خۆی پاکەتەوە ئەی شووە ئەمە طبعاً بەشێکە لە من هەر کۆڕۆم نەگرتەوە دوای ئەوە مەسەلەن من بە 3 ساڵ خەریکی دیکومنتکردنی ژیانی ئاوەرەکان بووم من ئەگەر شتێکتان بۆ بگێڕمەوە بەر لەوەی بچمە لای ئەم وێنەیە کەس هەیە لە ئێستای لە شاری سلێمانی لە زانکۆیەک لە شوێنێکە هات بێتەوە بڵێ من یەکێک بووم لە بەشداربووانی نێو فۆتۆیەکی تۆ بۆ من ئێسەلەوەی ئەم من ئێمەوێنەیەکمانەیە کردبێ طبعاً بەس وێنەیەکمانەیە دایکە جاهیدا ئەوەی کە مناڵەکەی بە قەڵام دۆشکانەوە ئەگەر دەرهێنەرەکانتان مەسەلەن ئەگەر ئەو وێنەیە ئامادە بێ ئەمە جێکێکە لە وێنانەی کە با بڵێن چۆن مناڵەکەی تونشە تەکداوە بەلای چینەکە و ئەگە سەیریکە وێنەکان سەرنجی بینەری وێنە زۆربەی پێپەتیە ینی گەورە و بچوو پێپەتیە ینی من ئەوەی بەلامەوە زۆر سیر بوو زۆربەی ئەو کەسانی کە من ئەمبینی طبعاً ئەم وێنەیە لە بیارە گیراوە من ئەو کاتە ئەو چەند ڕۆژە لە بیارە بووم 2 ڕۆژ 3 ڕۆژ لە بیارە بووم ئەمێنم زۆر سەرنجی ڕاکیشم پێ ینی بەو ڕوخساری کە ئەبیندەیە کامێرەکەشم پێ نەبوو تاکو ڕام کرد و بەس دوای بەڕاکردن گرتمەوانەیە بەڵێ برایان ئەو ئافرەتەمان بۆ بگوازنەوە کە منداڵێکی لە قەڵا دۆشکانە بزانین ئەو وێنەیە زۆر کاریگەری سەم باسی ئەو وێنێتان بۆکەم مامۆستا فارتا وێنەکە دێت ئەمەیە بپرسم دیقەی وێنەکە ئەمە وێنەکە ئەمە چییە ئەم وێنەیە ئەم دایکە پاش با بڵین ساڵی 2007 کوڕێکمانەیە ناوی کاک عومەر عەبدوڵڵا لە کەلار کە گروپی هونەری ئەستێرەکانی هەیە ئەم دایکەی دۆزی بووەوە لەگەڵ ئەو کچەی قۆڵان دۆشکانی ئەو کچە ناوی مەیە ئێستا بەڵێ ئێستا محامیەیە ئەم دایکە من هەفتەی پێشوو لای بووم ئەمە ناوی دایکە جاهیدەیە پاش تقریبا 9 تقریبا 25 سال 26 ساڵ یادێکی گەورەی بۆ ڕێخست کاک عومەر و پێی خۆش بوو لەو یادەیە کە با بڵێن ئەم وێنەی بە نزیکی 500 مەدالیا تەبع کردبووە کردێ ملی ئەو مەراسیمەی کە بۆ ڕێزلایەن لەو یادەی هین کردبوو دوای تێپەڕبوونی 28 ساڵ بەسەر ئەو ڕووداوە پرتراژیدا کە ئێمە ئەمڕۆ لە 3/4 دەبینین دیقە و کوالەتی وێنەکان بەرزە جۆری کامێراکە لەو کاتا چییە یام هۆکار چیە کە وێنەکان ماشەڵا دوای 28 ساڵ لەوە چێ خەڵکمانە بێ 28 ساڵ بەرێسە هەر ڕسمی نەبێ بەڵام وێنەکان دیقە و کوالەتێکی بەرزیانەیە بەڵێ سێریکە ئەم وێنانە کە لە ڕێ علمیەوە باسیکەین بە نەگەتی فیلم گیراوە نەگەتی فیلم با بڵێن تواناکەی 6 بۆ 6.5 مێگاپیکسڵە یعنی پاش خەباتێکی زۆری علمی توانای وێنەگرتن بە با بڵێن میمۆری
بگەێنە 6 ئین تەمان ئێستا خۆتانزان زۆر گەورەترمان هەیە وێنەمانەیە ئێستا با بڵێن وەلو لە بەردەستی یوزەران هەیە 170 گیگابایتە ئەمە بەس تەبانە بە بۆ یوزەر نییە بۆ ئەو دەستگایان وەکو ناسا ئێستا کامێرە هەیە ئەو وێنەی ئەتوانێت کە بیگرێ 170 گیگابایتە من وەکو زانست باسیەکەین بەڵام بۆ دیکومنتکردنی مێژوو ئەگەر تۆ فیلمێکی پێوێ 3 مێگابایتیش بێت ئەتوانی مێژوی پێ دیکومنت بکەیت ئەگەر سەیری ئەو مێژوانە ئەو وێنانە بکەین کە پێش 100 ساڵ پێش ئێرە گیراون مەسەڵ ئەوانەی کە یحیای ڕەسام یحیا فەنی گرتوێتی یا محمووی باوکی شەهید با بڵێن محەممەد قودسی یا ئەوانەی کە ڕەفیقی مەسەوەر گرتوێتی یا ئەوانەی کە دواتر گیراوەسەیە ئەو توانێت کوایلیتی ئەو وێنانە بەرزن یعنی لە ڕووداوە مێژوویەکانە گرنگ نییە کوالیتی وێنە تۆ گرنگ ئەوەیە ئەو وینە نێڵی بەسەر چێ ئێستا مەسەلەن ئێمە قسەمان لەسەر ئەوە نییە کە ئەو کامێرانەی کە لە هینجی وێنەی پێگیراوە لە هەڵەبجا مەسەلەن نیکۆنە مەسەلەن یا کانونی با بڵێن مارکسری 5Dە نه ئەوە گرنگ دۆکیۆمنتکردنی مێژوو بە ئەرشیڤکردنی وێنە و ڕووداوە تراژیدیاکانی ئێمە بۆ ئێستای ئێمە بۆ نەوەکانی داهاتوو بۆ کەلتوری ئەم میلەتە چ گرنگی و بایەخێکێ وەڵاهی طبعا من ئەگەر لە مۆزۆی کۆڕۆ تۆ دەچینە ئەو دیۆوە من ئێستا تقریبان 7 ساڵ 8 ساڵە خەریکی دۆکیۆمنتکردنی شاری کۆنم لە سلێمانی ئەو 6 گەڕەکەی ئەو 7 گەڕەکەی کە سەرتا شاری سلێمانی لێ دروست بووە ئەهمێتێکی گەورەی هەیە یەکێ لە ئەهمێتە گەورەکان باسی ئەوە بکەین مەسەن کە من ڕسمی خانوویەکە گرم کە پێش تقریبان ڕەنگە 100 ساڵ پێش ئێستا دروستکار بێت باسی ئەوەکەم کە دەستی بیناسازی لە کووردا چۆن بووە باوکێک خۆی جوتیارەکە بووە باشە خۆی جوتیارەکە بۆ نەمامەکەی ڕوانووە بەم دارە هەموو شتێکی لێ دروست کردووە مەبەستم چییە احتیمال دەکەیتە سەر خۆی لە ڕێگەی بەنەوەکە ئەڵی کاکە مەسەلەن ئەم باوکەی تۆ بەم جۆرە تۆ پەرۆ دەکرێت بەڵێ مامۆستا زۆر سپاس دەکەین هیوای تەمەندرێژی و سەرکەوتنی بەردەوام بۆ خوازیم سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی پەیامی ڕۆژ بینەرانی بەڕێز دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێنەوە لاتان
ژیان هەر بۆ تۆ بۆ دوژمن نەمان ژیان هەر بۆ تۆ بۆ دوژمن نەمان ئەرێ وڵاتێم وڵاتی هەرزووە ژیان هەر بۆ تۆ بۆ دوژمن نەمان ژیان هەر بۆ تۆ بۆ دوژمن نەمان چالاکی و خەبات سەربەرزی و ژیان لە پێناوتە سەر و ماڵ و گیان چونکە کوردستان نیشتمانی جوان تۆ قیبلەگاهی دڵی بینەرانی بەڕێز دووبارە سڵاو بەر لە باسکردن لە بڕگەوتەوەری دووەمی بەرنامی پەیامی ڕۆژ دەچمە لای پەیامنێرمان ئازاد لە سۆرانەوە بزانین چ چالاکیەگەیە لە سۆرانەوە ئازاد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش چ شتێگەیەکەوە جێی سەرنج و باز بێ. دەچمە لای پەیامنێرمان ئازاد لە سۆران. ئازاد سڵاوی خۆی گەورت لێبێ ئەم کاتت باش پێم خۆشە بزانم چ شتێک هەیە جێی سەرنج و باز بێ کەوا بیگوازیتەوە بۆ ئێمە و بۆ بینەران. بەڵە کاکریا سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن دیارە ئەمڕۆ کۆمەڵێک هەواڵ و زانیاری گرنگ هەن کەوا ئەمەوێتن باسییان لێوە بکەم سەرەتا بە کەش و هەوا ئەمەوێ باس لە زانیاریەکانی ئەمڕۆ بکەم دیارە دەربارەی کەش و هەوا لە دوێنێەوە بڵێ دوو ڕۆژی ڕابردوو بارانێکی بەلێزمە لە ناوچەکە باریوە بۆ هۆی دروستبوونی لافا بۆ زیاتر قسەکردن لەسەر کەش و هەواچمە لای بەڕێوەبەری کەشناسی سۆران کاک زیرەک شوانم لەگەڵا بێتن کاک زیرەک ئەگەر بیتە ئێرە سڵاوت لێ بێتن ئەگەر زانیارەکانمان لەبارەی کەش و هەوا بۆ بخەیتەوە. بەڵێ لە 24 کاتژمێری ڕابردوو لە سنتەری سۆران و دەوروبەری 14 ملیم باران باریوە. ئەم ساڵ بڕی بارانبارین گەیشتۆتە 1002 ملیم خۆشبەختانە ساڵی پار 516 ملیم بوو. ئەمەش جیاوازیەکە توانم بڵێم دوو قاتە دوو ئەوەندەیە. بەڵێ زۆر باشە ئەم ساڵ بارانێکی زۆر باریوە ئەمە وای کردووە کەوا کانیاوەکان بژێنەوە ئاوی ژێرزەوی زیاد بکاتن. بەڵێ گومانی تێدانە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو ئەم ڕێژە بارانبارینە لە سۆران نەباریوە. ئەمە شوای کردووە کە زۆربەی کانیاوەکان کە سەرەکی ترینیان ناو گەلیە شەلالە و هەروەها ئاوەکەی بەرامبەر کانیماران و هەروەها ئاوی جوندیان زۆر بووە. ئاوی باڵەکایەتی زۆربەی ئاوەکان زاونەتەوە خۆشبەختانە کاریگەریەکی زۆری هەبووە. بڵێ زۆرێک لە ڕێگا و بانەکان تووشی داڕمان بووینە بەهۆی ئەو بارانبارینە زۆرەی کەوا باریوە. ئەمە ئەتوانین هۆکارەکەی بۆ ئەو بگەڕینەوە کەوا بارانێکی زۆر باریوە لە ناوچەکە. بەڵێ بێگومان ئەم بارانەی ئەو جارە ئەوە تا بڵێم ئەو ساڵ کاریگەریەکی زۆری هەبووە لەسەر تێکچوونی ڕێگاوبان و هەروە هاتنە خوارەوەی بەرد و تاشە بەردی گەورە لە ناوچە چیاییەکان بە تایبەتی لە گەڵی عەلیبەگ هەتاکو و عاجی ئۆمەران و هەروە کارەساتی لێکەوتۆتەوە بەڵام ئەو جارە ناپێشتر. ئێستاش زۆربەی ڕێگاکان وەکو ڕێگای ناو باڵەکایەتی خوار بەرزێەوە و هەروەها ڕێگای ناوگەڵی زۆربەی ڕێگاکان تێکداوە. بڵێ سەبارەت بە بڵێن کشت و کاڵ ئایا زەرەر و زیانی بۆ کەرتی کشت و کاڵ هەیە؟ بەڵێ هەرچەندە ئەو پرسیارە زیاتر لۆ من ناگەڕێتەوە گەڕێتەوە بۆ ئەو کەسانی تایبەت بەو کارە بەڵام زەرەری هەیە بێگومان وا ئەکاتگە ئەو گەنم و ئەو داچانای کە ئێستا کرایە گەنمە جۆیە هەرچی هەیە ببێتە هۆی ڕزینی و زەربوونی. جیاوازی ئەو ڕێژە بارانبارینی کەوا ساڵباریوە لەگەڵ ساڵی ڕابردوو چۆنەوە پێشبینیەکانتان بۆ ڕۆژی داهاتوو چیە؟ جیاوازیەکە هەروەکو ئاماژەم پێدا دوو ئەوەندەیە ئەم ساڵە بە جیاوازی لەگەڵ ساڵی پار خۆشبەختانە ڕێژێکی زۆرە و بە سوودە ئینشاءالله. پێشبینیەکانیش بەیانی کە ڕۆژی پێنجشەمە جەو ئەبێتە ساماڵ دوو بەیانی ڕۆژی هەینی باران دەست پێ ئەکاتەوە بە شێوەی بۆ زانیاریمان ئازاد لە سۆرانەوە سپاس بۆ زانیاریەکان و بۆ میوانەکەشت. دەچمە شاری هەڵەبجەی شەهید سامان فەتاحم لەگەڵ سامان سڵاوی خواد لێبێ لە هەڵەبجەی شەهید چی دەگوزارێت چی هەیە کەوا بۆمانی بگوازیتەوە. بەڵێ کاکرا سڵاوتان لەبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت. من ئێستا لە ناحیەی سیروانم لە ئامادەی شارەیە کچان لێرەدا
ئەو ئامادەیە فستیڤالی ساڵانیانەیە بۆ خوێندکارەکانی کە تێدا ئیشی دەست و خواردنە کوردەواریەکان و وێنە کێشان و کۆمەڵە شتی زۆری خوێندکارەکانیان لێرەدا خراوەتە ڕوو. ئەگەر هاوکارم کامێرەمانەکەم پیشانی بدا ئەمەوێ دیمەنەکانتان بۆ بگوازمەوە لێرەدا بەشێک لە خوێندکارەکان لێرەدا خۆیان سەرقاڵ کردو بە شتە کوردەواریەکانەوە زیاتر شتی جۆرا و جۆری زۆر لە ئەم پێشەنگە خراوەتە ڕووە ئیشی دەست و کۆمەڵە وێنەی دەستی و بابەتی هونەری دیکە. من ئێستا بۆ وەرگرتنی زانیاری دەربارەی پێشەنگاگە چمە لای بەڕێوەبەری ئامادەیەکە مامۆستای پێسان ئەمە تا چەند گرنگە بۆ ئەوەی کە خوێندکاران ساڵانە لە ڕێی بیرۆکەکانیانەوە شتی نایاب بخەنە ڕوو. تا ڕادەیەکی زۆر ئەم پێشانگایە گرنگە بۆ خوێندگاکان کەوا بکرێتەوە چونکە فستیڤالێکی ساڵانەیە پێویستە بۆی خوێندکاران زیاتر ئاشنا بن بۆ شتە کوردەواریانەکەیە چونکە بە خوێندکارانمان داوای ئەو شتە کوردەواریانەمان لێکردن کەوا بهێنن زۆر ئاشنا نەبوون پێ چونکە نەیان بینیوە نەیانزانیوە کامەیە چییە بۆی ئێمە زیاتر ئاشنا بن بە شتەکان پێماوتون ئەو شتانە بێنن ئێستا زیاتر ئاشنا بوون بە شتە کوردەواریەکان و خواردنی کوردەواریشان هێناوە و ئیشی دەستیشان کردووە بۆی زیاتر خۆیان تواناکانی خۆیان پیشان بدرێت. زیاتر و بابەتانێکە خراونەتە ڕوخۆی لە چیا ئەبینێتەوە؟ زیاتر ئەو شتانە کە خراون ڕوخۆی لە شتە فۆلکلۆریەکانە کوردەواریەکانە وەکو دیوەخانی کۆن وەکو نانکردن و هەنێ شتی خواردنی کوردەواری وەکو شێلمە وەکو هەنێ خواردنی کوردەواریمان هەیە دۆینەیە شێلمە هەنێ ئەو خواردنانەی کەوا کوردەواریە و خراوەتەوە شتە وشکەکانیشمان خودە ڕۆ وەکو چۆن لە خۆمان لە ماڵەوە ئێستاەکەینەوە بامێ شتی کوردەواری. سپاس دەکەم بۆ زانیاریەکان و بە ئومێدی بەردەوامبوونی کەلتوری کوردەواری. وەلیدم لەگەڵ لە هەولێرەوە. وەلیدەم کاتت باش چی هەیە لە شاری هەولێرەوە؟ سڵاوی خی گەورە لە تۆ تاوای بینەرویسەرانی کەناڵ ئەسمانی پێیان بێتم. بەڵێ ئەمڕۆ چواردەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە شاری هەولێر کرایەوە. کەمێک بەر لە ئێستا پێشانگاکە ئیفتتاحی کراوە کە بڕیاروایە بۆ ماوەی 11 ڕۆژ بەردەوام بێتم لە ڕۆژان لە کاژمێر دەی بەیانی تاوەکو کاژمێر حوتی ئێوارە پێشانگاکە کراوە دەبێتن بۆ ئەوانەی کە مەبەستیانە بێن سەردانی پێشانگاکە بکەن و هەروە ئەو کتێبانی کە مەبەستیانە بیکڕن لێرە بە دەستیان بکەوێتن. بەڵێ پێشانگاکە بە بەشداری 300 دەستگای چاپ و بڵاوکردنەوە لە 21 وڵاتی جیاوازەوە کراوەتەوە. هەروە زۆربەی زۆری ئەو کتێبانی کە لێرەش نمایش کراون زیاتر بە زمانی کوردی و عربی و ئینگلیزیە و تەواوی زمانەکانی تریشی تێدا دەست دەکەوێتن بەڵام ئەم سێ زمانە بە پلەکەم کەسی یەکەم پێشانگاکەی کردەوە ئەمڕۆ بە حکمی مەبەستمە لە ئاستی حکمی و حزبیدا بوو کێ بوو وە کۆڵێپەتی ئیفتتاحی پێشانگاکەی کردەوە؟ پێشانگاکە لەلایەن مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانەوە ئیفتتاح کراوە هەروە بە چاودێریویشەوە پێشانگاکە کرایەوە بەڵام لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە چاودێری دەکرێت و هەروە وەزارەتی ڕۆشنبیریش ڕۆژانە چاودێری پێشانگاکە ئەکات و لە ژێر سەرپەرشتی وەزارەتی ڕۆشنبیری دەبێتن پێشانگاکار و ڕۆژانە تیمیان هەیە بۆی کە لە نێو دەستگاکانی چاپ بڵاوکردنەوە دەسۆڕێنەوە بۆی کە بزان ئەو کتێبانی کە لێرە نمایش کراون لەگەڵ ئێستا گونجێن یاخود بیری توونڕەویان تێدا یاخود لەگە فکری ئێستا دەگونجێن یاخود ئەو کتێبانی کە بۆ ئێستا نەگونجێن بۆ هەرێمی کوردستان نەگونجێن ئەوە کتێبەکان داخەنە دەرەوەی پێشانگاکە نیان. زۆر سپاس بۆ پەیامنێرمان وەلید لە شاری هەولێرەوە. سپاس بۆ زانیاریەکانت. بینەرانی بەڕێز دووبارە سڵاوتان لێبێت. دەچینە لای بەرگەوتەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ کە بریتە لە باسکردن لە هۆکار و نیشانە و چارەسەری نەخۆشی شەکرەی منداڵ ئەو نەخۆشیە کە پێی دەگوتێت شەکرەی نەخۆشی مناڵ. شارەزایان و پزیشکانی بواری منداڵان ئاماژە بەوە دەکەن کە درێژخایەنترین نەخۆشیەک لە مناڵاندا بریتە لە نەخۆشی شەکرەی منداڵ و ئەویش جۆری 1 و 2 بەتایبەت جۆری 2 لە منداڵدا. ئێمە لەم بەرنامەیەدا بە ئامادەبوونی پسپۆڕێکی بوارەکە باز لە هۆکار و
پێناسەی نەخۆشیەکە و نیشانەکانی و چارەسەر و ئەو هۆشیاری و ڕێنمایی کە پێویستە دایک و باوکەیان بێت لەبارەی تەندروستی منداڵەکەیان و ناسینەوەی نەخۆشی منداڵەکەیان تاوتوێ ئەو پرسەکەین. دەچمە لای شەیدا بۆ بەڕێزان بۆ ئەم مەبەستەش میوانداری زۆر بەڕێز دکتۆر کۆچەر عومەر دکتۆرا بۆرد لە بواری نەخۆشیەکانی مناڵان میوانداریمان کردو کاک زۆر بەخێر بیت. سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا پێمان بڵێت بزانین نەخۆشی شەکرە لە مناڵاندا چییە؟ بەڵێ بەنای خۆی بەخشندەی میهرەبان. نەخۆشی شەکرە یەکێکە لە بەربڵاوترین نەخۆشیە درێژخانەکان لە مناڵانە لە سەر ئاسی جیهان. بەگشتی نەخۆشی شەکرە دوو جۆری سەرەکی هەیە سەرڕاوی کە چەند جۆرێکی کەمی هەیە مەسەن ماوەکاتی و ماوە درێژ بەڵام جۆرە ئەساسیەکانی جۆری یەکە کە زیاتر لە مناڵانە ڕۆدات و جۆری دووش کە لە بەتەمەنا ڕۆداوەتە لە کەسانی گەورەیان ڕۆدا. ئەمە سەرڕایەوە جۆری یەک بەدەرنیە لە کەسی گەورە و جۆری دووەمیش بەدەرنیە لە مناڵان کە بەداخەوەستە جۆری دووەمیش خەریکە لە ناو مناڵانە بەڕێژێک دەست پێەکان نەخۆشی منداڵانی کە ڕێژەیەکی زۆر کێشیان هەیە قەڵەوە بن ئەوانەژە جۆری دوو توژە بن ئەمە وایە. بەڵێ ئەوانی کە بەداخەوە ئێستا ستایلی ژیان لە بەروی گۆڕانکاری بەسەرهاتوە چ لە ڕووی بایۆلۆژیەوە چ لە ڕووی سروشتیەوە لە ڕووی مەناخەوە ئەمانە هەمووی کاریگەرین بۆ قەڵەوبوونی مناڵ کە نزیکە بێتەوە لە توژون بە جۆری دووهەمی شەکرە وەک لە جۆری یەکەم. ئەمەیەکێکە لەوە کار بە بڵاوەکان کە ئێستا لە جیهانە ئیشی لەسەرەکرێ و توژوونی لەسەرەکرێت کە بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە زیابوونە. ئەوەی کە گرنگە باسی کە من پێ شەکرە نەخۆشی شەکرە بریتە لە تێکچوون یاخود نەمانی ئەگە قسە لەسەر جۆری یەکەمی شەکرە بکەم ئێمە لە ناو پەنکریاسە کۆمەڵێک خانەمانەیە کە پێوتێ خانەکانی بێتە لە دورگەکانی لەنگەرهانزان ئەم خانانە ئیشان دروستکردن و بەرهمێنانی ئەنسۆلینە و بەپێی ئەو سیگناڵ و ئازانی کە لە مێشکەوە بۆیان نەڕات بەپێی بەرزبوونی ڕێژەی شەکر لە خوێنە ڕێژەی لە ئەنسۆلین ئەخەنە ناو سووری خوێنە بۆ هەرسکردنی کاربۆیدرات و چەوری پرۆتین کە ئەمیان ئەو ڕێژە شەکری خوێن بەرزەکەنەوە پێکەوە. ئەمە لە جۆری یەکەمە ئەو خانانی کە پێوترێت خانەکانی بێتا کە بەرپرسن لە دروستکردنی مادی ئەنسۆلین ئەو خانانە تێکەشکن یا خودت لە ناوەچن بۆی کاریگەری کۆمەڵک دژێتەنەوە کە لە خوێنی مناڵەکە دروستە بێت بەهۆی نەخۆشی و یاخود بەهۆی وراستیەوە حاڵەتێکی تایبەتە کە سەبەبە ڕئیسیەکەی تا ئێستا بە تەواوی نەزانراوە بۆ شێوەیە بتوانرێت کۆنتڕۆڵێم حاڵتە بکرێ و مناڵان توش نەبن یاخود پارێزراو بن لێ. ئەمە هۆکاری سەرەکیە لە توشبوون بە جۆری شەکری یەکەم کە لە مناڵانە زۆرە و جۆری دووەم کە ئێستا خەریکە زیاد ئاکات بەهۆی قەڵەویەوە ئەمە جۆرێکی ترە لەم حاڵتە ئەنسۆلین دروست ئەبێت لەلایەن خانەکانی بێتاوە لە دورگەکانی لەنگەرانس بەڵام بەرگریەک دروست ئەبێت بۆی کە ئەنسۆلین نەتوانێت ئیشەکەی خۆی بکات بۆی ئەو کاتە تۆ مەجبوری بە شتێکی تر جگە لە ئەنسۆلین واتە ئەگەر ئەنسۆلین وەرگرێم کەسە ناتوانێت کاری خۆی بکات بۆیە مەجبورە کۆمەڵێک مادەی تر ئەم حاڵتە ئەخۆی ئەو شەکرە زیای کرا ناو خوێنە ئەسووتێنێت. زۆر باش عەفو چەند جۆر فەحسی شەکرە هەیە لە مناڵاندا کە ئەبێت بکرێت؟ بەڵێ ئێمە بەڕاستی سێ جۆری سەرەکیمانەیە کە بووی کە دڵنیابین و مناڵ شەکری هەیەە. جۆری یەکەمیان ئەوە فەحسێکی ئاساییە کە هەر مناڵەکە کرێ کە مە عادەتەن لە 100 بێت نیشانەیەکە کە بۆ مناڵ احتیمال هەیە کە شەکری هەبێت. حاڵی دووهەم ئەگەر بە دڵنیایی و مناڵەکە بزانین 2 سەعات لەمەوە پێش نانی خواردبێ ئەمیش هەر لە 100 بێ واتە لە دوو کاتژمێر یەکەم عادەتەن کە مناڵ نانەخوات هەر کەسێ نانەخوا ئەگاتە 100 نزیکی 200 تۆزە زیاتر بۆ ماوەی دایک و باوک چه ڕۆڵێکی هەیە لە دروستبوونی نەخۆشی شەکرەی منداڵە بەتایبەت جۆری یەک؟ بەڵێ با پرسیارەکەی پێشوویەک خاڵیما بوو ئاماژەی بکەم ببوورە. جۆری سێمی پشکنینەکان ئەو پشکنینەیە کە شەکری 3 مانگ بۆ 6 مانگی پێڵێن عادەت ئەمە دوو ئیسفادی هەیە یەکەم پێت ئەڵێ کە پێشترە مناڵە شەکری هەبووە و ڕێژەی کۆنتڕۆڵکردنی شەکرەکەش چەندێک بووە. کاریگەری بۆ ماوەیمان هەیە کە پرسیارەکەی جەنابتە ئەو مناڵانی کە دایکیان یاخود باوکیان هەڵگری شەکرن بەپێی جۆری شەکرەکە ئەگۆڕن بە تایبەتی مەسەن ئەگەر مناڵێک باوکی هەڵگری جۆری شەکری دوو بێ ئەمە لە 4 تا 6 احتیمالی هەیە لە کوڕەکەی زیاتر کە تووشی شەکرە بێت وە بە کچەکە لە ڕێژێکی کەمتر. بەڵام ئەوی کە جۆری شەکری یەکە کە پێویستی بە ئەنسۆلینە باوکەکە کە لە مناڵێ توش بووە ئەمان ڕێژەکەی بەرزە تقریبا تا لە 110 ئەڕوات کەمە احتیمال هەیە مناڵەکانی تووشی
شەکرەی جۆری یەک ببن سەرڕای ئەمانە ڕێژەی شەکرە با بڵین نەخۆشی شەکرە بەگشتی لە ناو کۆمەلگایە لە کۆمەلگەیەک و کۆمەلگەی تر ئەگۆڕێ بە تایبەتی لە وڵاتانی شەرقی ئاسیا ڕێژێکی بەرز تۆمار کراوەتەیە و هەندێک وڵاتی وەکو سکۆتلەندا وەکو وڵات ئەسکەندنافیەکان ئەمانە ڕێژێکی بەرزیان تەیە بە هەمان شێوەکە ئەگاتە تەقریبەن لە 1000 مناڵ 6 مناڵ ئەم حاڵەتانەیە کە ڕێژێکی بەرزە بەڕاست دکتۆر منداڵی ئێمە بەردەوام حەزی لە ئەو شتانەیە کە شیرینن لە کێک و لە نقڵ و لەو تەنان لە نێو ماڵیشدا ینی زۆر جا دایک و باو بۆ ڕایکردنی کاروباری خۆیان شیرینیەک مەساسەیە نقڵێ پسکی تێگەکردن بۆ منداڵەکان ئەم بەکارهێنانی شەکرە بەردەوامی منداڵ کاریگەری هەیە لەسەر نەخۆشیەکە بەڵێ وەکو عەرزم کردی یەکێک لە گرفتەکانی ئێستەی کۆمەڵگەی کوردەواری گۆڕینی ستایلی ژیانە تقریباً بەرەو ستایلێکی ئەوروپیە ڕوە ئەمەش وا کات کۆمەڵێک شەریکاتن کە ئیستیغلالی بازاری هەرێمی کوردستانیان کردووە کۆمەڵێک پسکیت و مەساسە و کۆمەڵێک ئەو ماوەدانی کە ڕێژێکی زۆری شەکریتە قسە لەسەرەوە نییە مناڵەکە لە هەفتەیەکە دوجار سێجار لەم بابەتە بخۆ مناڵ هەیە ڕۆژانە بای 5-6 دینار لە مادانە تاقەیەکی زۆر وە چێژێکی زۆری پێدرێت لەن شەریکەکانە بۆی مناڵەکان نەتوان شتی تر بخۆن ڕەبەن وزەیەک و کالۆریکی زۆری ئەداتێ کە ئەمە بۆی هەرس نابێت یاخود وزەکەی سەرف نابێ مەجبور ئەبێتەوەی قەڵەوبوونی مناڵەکە و کاریگەری لەسەر مناڵەکە بەجێڵێ ئەبێتە نەخۆشی باشەکە دکتۆر لە نەخۆشی شەکری مناڵاندا حاڵەتێک هەیە کە ئەو منداڵە تووشی سکچوون و ڕەشانەوە دەکات کە ئەمەش حاڵەتێکی مەترسیدارە ئەمە چۆنە ئەم حاڵەتە هەموو مناڵێک وە تەنانەت گەورەش بێت ینی ئەگەر هەڵگری جۆری یەک بێت لە نەخۆشی شەکرا حاڵەتێکی تایبەتمانە پێڵێن دایبێتی کیتۆسیدۆسس ئەم حاڵەتە بەهۆی بەرزبوون و ڕێژێکی زۆری شەکرە مناڵەکە تووشی وشکبوونەوەیکی کتوپڕ ئەبێت کە دوجار بەسەر گێش خواردن بەرزبوونەوەی تا سکچوون ڕشانەوە کوجەنا بەدامەژت پێکرد کۆمەڵک نیشاین تریش ئازاری سک ئەمانە کۆبنەوە لە حاڵتێکی مەترسیدار مناڵەکە دروستە بێت ئەو ڕێژە شەکرە جۆرێک لە ژەهرایی بوون لە سووری خوێنی مناڵەکە یاخود لە جەستەی مناڵەکە بەگشتیان ڕوادات پێی ئەمە ئەگەر زوو کۆنتترۆل نەکرێت جاری وا هەیە کاریگەری خراپ لەسەر مشکی مناڵەکەش بەجێڵێ سەرڕای ئەوەش پزیشکانی بەشی فریاکەوتنی مناڵان ئەگەر نەتوانن بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی زانستیانە کۆنتترۆلی هێنانە خوارەوی ڕێژەی شەکرە نەکەندە لەشا بەو شێوەیە کە بتوانرێت بە شێوەیەکی لەسەرخۆ ئەو شەکرە بێنێتە خوارەوە تا ئاستی نۆرمەڵ حاڵتی تەبیعی ڕەنگە کاریگەری لەسەر مێشکی ماڵەکەش بەجێ بێڵێت چکە ئەو شەکری لە مێشکە فەرقی لە ناو سووری خوێنە هەندێک جار ئەبێتە هۆی هەڵاوسانی مێشک کە خوا نەخواستە لەوە شوونی مناڵەکە وەستانی هەناسەی ینی لەوە زیاتریش احتیمالێک کە ببێتەوەی مردنی کتوپڕی مناڵک بۆیە ئەم حاڵەتە یەکێکە لە کاریگەرترین و مەترسیدارترین نیشانەکانی یعنی نەخۆش بڵێن نیشانە خراپەکانی نەخۆشی کاریگەر خراپەکانی ئەم نەخۆشیە کە هەندێک جار بەداخۆ مناڵ جۆری یەک بەمە دەرەکەوێت نەخۆشخانە واتە هیچ نیشانێکی نەبوو لە پڕ بەم حاڵەتە دێتە نەخۆشخانە کە ڕێژێکی بەرزیشن دکتۆر ئەو مناڵانەی کە نەخۆشی شەکریان هەیە دەبێت بەردەوام چارەسەر وەربگرن یان خود ئەمانە چارەسەر دەکرێن یان ئەوەیە کە ئەبێت بۆ هەمیشەی دەرزی ئینسۆلین بەکاربێنن بەڵێ بەداخەوە ئەڵێم ینی ئەو مناڵانی کە تووشی نەخۆشی شەکرابن بۆ هەتایە ئەبێ ئەم ئەنسولینە بەکاربێنن چکە تۆ ڕێژی ئەنسولین لە لەشتا نامێنێ ئێتەرە کۆنتترۆل ئەو شەکرە بە هیچ شتێک ناکرێت سەرڕای ئەنسۆینەکەش ئەبێ کۆمەڵک شتی تر هەیە ڕێگەی تر هەیە دایک و باوکەکە بۆ مناڵەکەی بگرێتە بە وردە و دە مناڵەکە وعی فراوان کرێت تێ بگێن ئەم دایک و باوکە چۆن ئەبێ مراقبەی ئەم مناڵانە بکەن ئەبێ لە ڕۆژێکدا چەند جار فەحسی شەکرە بۆ مناڵەکانیان بکەن بەڵێ ئەوە ئەکەوێتە سەر شێوازی تەبەن لە مناڵێ بۆ مناڵێک فەرقی هەیە ئێمە مناڵمان هەیە بە شێوەیەکی باش تەبەن ڕێژی ئەو خانانەی کە تێگەشکن کاریگەری بەجێڵێ مناڵە هەیە ڕێژێکی کەمە لەبەرە کۆنتترۆلی ئاسانترە وەگە لە مناڵی تر بە ڕێژی کەم لە ئەنسۆین ئەتوانی کۆنتترۆلی مناڵەکە بکەی ئێمە ئەسلی ئەوەی کە جەنابەت باسێکی کە چەند ئەتوانین ئەنسۆلین بێ بە مناڵەکە ئەسڵ ئەوەیە بتوانین کوالیتی یاخود ستایلی ژیانی مناڵەکە وەکو مناڵێکی ئاسایی بێت و شەکرەکەشی کۆنتترۆل کرێ ئەسڵەکە ئەوەیە ینا لە بناڵە بۆ مناڵی تر پێدانی ئەنسۆینەکە فەرقەکە دکتۆرگیان زۆر سپاس دەکەین سپاس بۆ ڕێنمایی و زانیاریەکانت لەبارەی نەخۆشی شەکری مناڵان بینەرانی بەڕێز خۆشەویست دەچینە لای بەشێک لە دیمەنی لافاوی چەند ڕۆژی ڕابردوو لە وڵاتی ئێران پێکەوە بینەری دەبین و پاشتر دێنەوەلات
گوز برو نه گوز قاعد نیستی تو بەڵە بەڕدان تەواوی بەرگەو بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بە هیوای ئەوەی کە جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بوو بێت تا سبەینێ پێتان شادەبینەوە بەخوای گەورەتان ئەسبێ خواتان لەگەڵ